درێژکردنەوەی ئابلۆقەی سەر فڕۆکەخانەکانی هەرێم و نەناردنی موچەی فەرمانبەران بەردەوامیدان با چارەسەر نەکردنی کێشەکان و چەندین هۆکاری تر نیگەرانی قوڵی لە لای لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان بەرامبەر بانگاوەکانی بەغدا دروست کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چوونی وایە ئەوەی ئێستا بەغدا دەیکات کارتێکی سیاسیە بەرامبەر بە کورد بەکاری دێنێت. حزبەکان بۆ بەدەستهێنانی دەنگ و بۆ بەدەستهێنانی ڕای شەقام مەجبور سیاسەتێک پەیڕەو ئەکەن کە زۆر دژ بە کووردە و ئەم سیاسەتی دژ بە کووردە بێگومان گەشتۆتە ئەو ئاستەی کە برسیکردنی ئەم هەرێمەوە نەناردنی بووجە و ئێستحقاقاتی هەرێم کە هەرچۆنێک بیهێنی ئێمە بەشێکین لە عێراق مادام بەشێکین لە عێراق و هاوڵاتی عێراقین کەواتە مافمان هەیە. هاتنی لیژنەکانی وردبینی و هەوڵەکان بۆ کردنەوەی فڕۆکەخانەکان تا ئێستا هیچ ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان پێی وایە بەغدا تەنیا کات دەکوژێ و مەبەستی چارەسەرکردنی کێشەکان نییە. عەبادی تا دوای ئینتیخاباتی ئەنجومەنی نوێنەران مماتەلە بە کات دەکا هەر ڕۆژە وعدێک دەدا و دوای لی پەشیمان دەبێتەوە بۆیە چارەسەر بەو نزیکانە من نابینم. ولهذا قلنا ولا زلت مصر على ذلك. بڕیارەکانی ئەم دوای حکوومەتی عێراق بەرامبەر بارێمی کوردستان هۆکار بووە بۆ ئەوەی بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێم گەشتبین نەبن بە چارەسەرکردنی کێشەکان و پەیوەندیەکانی داهاتووی هەرێم و بەغداد. بە عەقڵی براوەی شەڕ مامەڵە لەگەڵاکەن بۆیە ئەو ئەقڵیەتە ناتوانێت خزمەتی گەلی کوردستان بکە و ناتوانێت بە بڕای من موچە بۆ گەلی کوردستان بنێرێ و ئەگەر بیشی نێرێ بۆ ماوەیەکی زۆر کاتیە. لا دوای ڕفراندۆمەکەی باشووری کوردستان و ناوچە دابڕێنراوەکان حکوومەتی عێراق چەندین ئەنگاوی دژی هەرێمی کوردستان گرتووەتە بەر. هەرچەندە زیاتر لە 4 مانگ بەسەر ڕیفراندۆمەکەدا تێپەڕیوە بەڵام هێشتا بەغداد سزاکانی سەر هەرێمی هەڵنەگرتووە و بەردەوامە لە سنووردارکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد هەموو دەواازەکانی گفتوگۆ و دانوستانی بەڕووی بەغداددا کردووەتەوە بەڵام تاکو ئێستا حکوومەتی عێراق ئامادە نییە دەرگای چارەسەرکردنی کێشەکان بەڕووی کووردا بکاتەوە. مەریوان بڵا، کورتسات نیوز، سلێمانی.